ڕاد چییە بەرامبەرەوانی ژینگەی سەیرانگە و شوێنە گەشتیاریەکان پاکڕاناگرن؟ هاوڵاتی زۆرمان هەیە ئەو زبر و خاشاکەی کە هەیە لەبری ئەوەی بباتە ماڵەوە لەوێ فڕیدا یاخود ئەو خواردنەوە ئەو خۆراکانی کە لەوێ دەمێنێتەوە دەبێت هۆی لە ناوچوونی چەندین زۆر ئاژەڵ و باڵندەی شێوی بەهۆی خواردنی ئەو زۆرە خۆراکانی کە فڕیدا یاخود فرێدانی پلاستیک لە ناوچە سەیرانکە چونکە ئەم پلاستیکە زیانێکی زۆر بە سروش دەگەێنێت بە سەیرانگاکان دەگەێنێت زیان زۆر بەر بەو تەبیعەتەی کە ئەو شوێنە هەیەی زیانی پێدەگەێنێت دەبێت هۆی پیسبوونی ژینگە بەرگشتی جا هیوادارم هاوڵاتیان درک بە پاکڕاکردنی ژینگە بکەن. طبعا ما المفروض انه الناس هيك تسوي وتكب الاوساخ بهيك مكان، المفروض كل واحد من عندنا يشيل وياه كيس يخلي الوسخ بيه مال السفرة او الفضلات او الشغلات اللي بعد ما يكملون او الاكل يخلونه بهذا الكيس، بعدها يشيلونه ويكبونه بالمكان المناسب للمكان اللي الخاص بالنفايات طبعا. فهذا المطلوب من الناس، فأتمنى انه يحافظون على نظافة وما يصير هيك شيء، لان احنا طالعين نتونس ما المفروض ما نتقبل احنا نقعد بهيك مكان وسخ ومكان اصلا ما حد يقبل من عندنا يقعد بهيك مكان، فاحسن شيء نحافظ على نظافتنا وعلى نظافة المكان حتى نتقبل نقعد بأي مكان كان. شوێنە لە بار و جوانە کوردستانە و ژینگەی جوانەمانەیە و سروشتە جوانەمانەیە و دار و درەختە جوانەمانەیە و نەکەن ئەو دار و درەختە لە ناو بچێ بیسووتێنن. سێرانگاکان خۆمان بەداخەوە ئێمە زۆر ئەڕوین بۆ سێران لە فەسڵی بەهارە لە وەرزی بەهارە سێران گەشت و گوزار خۆشە لە کوردستانە لە وڵاتی ئێمە گەشت و گوزار شوێنی گەشتیاری خۆشمان هەیە، بەڵام ئەگەر بتوانین بە جوانی و بە پاکوخاوێنی بیپارێزین پاکی کەینە و کیسێ زبڵ لەگەڵ خۆمانە بێنەوە زبڵ و پاشماوەی کە ئەمێنێتە بیکێنە ناو زبڵەکە و لەگەڵ خۆمانە ئەگەر نەیژمان هێناوە تەنانەت لە شوێنێ دایبرین کە بتوانن جەماعەتی شارەوانی بتوانن بە جوانی هەڵیگرن و لای بن.